حاڵێەوە بۆی بتوانانی لە ئایندا زیاتر خەڵکانێکی تر ئامادەن زۆرە فیستیڤاڵانەوە برەوی پێبدەن لە داهاتوە بدوین بکەن بە فیستیڤاڵی گەورەی نمونەی لە زۆربەی شارەکانی ترا دەستخۆشی لەم ڕێکخراوەکەم بە ئومێدی بتوانین لە ئایندا فیستیڤاڵی زیاتر بکەن و سپاس بۆ ئامادەبوونی ئێوەش. زۆر سپاس بۆ بەڕێز محەممەدی حاجیفایە بەڕێوەری گشتی پۆلیسی گەرمیانەکەین بۆ وتەکەی. ئێستا داوا لە زۆر بەڕێز مامۆستاسانیا بەڕێوەبەری ڕێکخراوی ئایدا بۆ منداڵانی ئۆتیزمەکەین کە ئەرکیان کێشاوە و سەرپەرشتی و ڕێکخستنی ئەم فیستیڤاڵەیان لە ئەستۆ گرتووە با فەرمێت بۆ پێشکەشکردنی وتەکەی.
زۆر سپاس بۆ مامۆستا تەنیا نوێنەری ڕێکخراوی ئایدا بۆ منداڵانی ئۆتیزم. ئێستاش داوا لە مامۆستا ئەنوەر بەڕێوەبەری پەیمانگای ژیواکەین با فەرمێت بۆ وتەکەین. بەناوی خۆی گەورە دەبان ئامادەبوانی بەڕێز ماوەڕێز و خۆشەویستی بۆ هەموو لایەکان سپاس بۆ ئامادەبووتان هەرێکتان کێشاوە دەستان کێشاوە زۆر سپاسان دەکەین. سپاسێکی زۆر بۆ بەڕێزان ڕێکخەرانی ئەم ڤیستیڤاڵە جوانە بەڕێز کارۆمەر بەتایبەت کە ئێمەی بەتایبەت داوەت کرد بۆ ئێرە بۆ بەشداری پێکردین لە ئیفتیتاحەکە و پێکساڵی جوانمان لەگەڵای هێناومانە ساڵێکیانەیە ترش کەشتانیەکە. ئێمە لە پەیمانگای جیوا پەیمانگایەکی ئەهلیە بۆ هەردوو بابەتی بەهێزکردنی منهەج لەگەڵ تووری زمانەکان بە بەردەوامی فورمانەی لە پەیمانگا. خۆشحاڵی زۆر ئەمڕۆ لەگەڵتانین دووبارە سپاسی هەموو لایەکەکەین سپاس بە بەڕێزان ڕێکخەرانی ڤیستیڤاڵەکەیەکەین و دەستخۆشیان لێەکەین. ئێستا منداڵەکانمان ئامادەن چارەکێکتان پێشکەشەکە گۆرانێکی نەورۆز و بەهاران ئامادەیە با بفەرموون. منداڵاتانە دەستان خۆش بێ دەشتان ساغ و مادوورە بن. ئێستاش داوا لە میوانانی عزیزەکەی بفەرموون بۆ بڕینی شریتی کردنەوەی فستیڤاڵی بەرهەمە ناوخۆیەکان لە دەربەندیخان بابکەن.
تنسيق الترتيبات بيدي ممكن ده خبرنا ده عليك بني ويبغى بيني خاطر بودي بس أقول بيجي باشان كذا أو كذا مثلا أو كذا بفانزا فيهم سلا بازاكم هم يقوم على يجي دروي تانية دروي تانية دبون مناوها مينة دروية أواز تمرن دي كاكسر دست أقول جب هم دن گرینگی به برهمی خوام دیات باشن تا کم ترین بیا باشتر چون میگم چه سری ملکا تمام دایما کان یکی يا كم